أو عدميتي كهيا هاوتاو براي الحادة بويا زۆر بەلای ئینسانێکی ملحیدەوە طبیعیەکە خۆی بکوژێ، چونکە هەز بە بوونی ناکە، هەز بە ژیانی ناکە، هەز بە مەبەست ناکە، ئەو هیچی پێلا مەبەست نییە. دنیایەک جۆرە لە عەبەسیەت، چۆن ئەڕۆی بڕۆ، چۆن قاچ هەڵەهێنی، چۆن شەق لە شت هەڵەیت، چۆن دەرگاکەیتەوە، چۆن نەچیتە ژوورەوە، چۆن پاڵەکەوی، چۆن نانەخۆیت، هیچ شتێک مەبەست نییە. کەواتە ئەمەیە نەفسیەتی ئینسان تێکەڕمێنێ و تێکێشکێنێ بەسەریەکە. چەند قورس و چەند سەختە خۆشەویستەکەم ئینسانێک بەم نەزرەیەوە بژی، ئەم قەناعەتەی هەبێ کە کەون هەمووی عەشواییەتە، کە ژیان هیچ جۆرە ڕیاضیاتێکی تیان نییە، هاوکێشەیەک نییە، هیچ دوو شتێک نییە یەکسان بن بە یەکتری، هیچ دوو شتێک نییە فڵان زایدەن فڵان یەکسان بێ بە فڵان، هیچ ڕقەمێکی وا لەسەر ئەرزانیە، هەمووی عەبەسیەتە. بۆیە خەڵکێک هەیە ئەمڕۆ ناوی خۆیان ناوە عەبەسیەت، عەبەسی. ئەڵڵا چەند غەریبە ئەم ناوە، چەند عەجیبە، چەند گوناحە. بۆ چونکە ڕاستە ئەگەر سیستم و یاسا و ڕێسانە بوو دنیا هەر بۆ خۆی عەبەسیەت و فەوزایە.